یەکێک لە قوتابخانەکانی سنووری ناحیی شۆڕشە زیاتر لە 32 ساڵە دروست کراوە و پرۆسەی خوێندنی لێ بەڕێوە دەچێت. قوتابخانەکە گیرۆدەی زۆری ژمارەی خوێندکار بۆتەوە. سەرباریەوەی ژمارەی خوێندکارەکان بەسەر دوودوامدا دابەش کراون، بەڵام هێشتا زۆرینەی پۆلەکانی سەر و 45 خوێندکاری تێدایە. ئێمە پۆلی وامانەیە 47 قوتابی تایە، بۆ نمونە پۆلی دووەکانمان 47 قوتابی تایە، لە سەروی پۆلمانەیە لە سەروی 35 قوتابی تایە، وەکو ستاندەر 25 قوتابی ئەبێ لە پۆلەکە بێ، بەڵام زۆر بەداخەوە بەهۆی نەبوونی پۆل و بینا و وەزعی ئێمە ئاهایە تاکەست. لەگەڵەوەی قوتابخانەکە خۆی زیاتر لە 800 قوتابی هەیە و دوو دەوامی تێدایە، بەڵام ئێستا 200 خوێندکاری دیکەی بۆ نێردراوە و دەوامێکی تری بۆ زیادکراوە. ئەو بڕیارەش هاوڵاتیانی ناوچەکە و کەسوکاری قوتابیانی نیگەران کردووە و دەڵێن لە سێدەوامیدا قوتابیان کەمترین سوود لە قوتابخانە وەردەگرن. زۆر ناڕەزاییمان هەیە، زۆر ڕەخنەمان هەیە لەو بڕیارەی کە دراوە لە ئێستادا ئەو قوتابخانەیە کراوە بە 3 دەوامتیدا. کاریگەری دەکات لەسەر خوێندنی قوتابیەکان لە ئێستادا نزیکەی 2 سەعات و نیو دەرسیان پێترێت، تۆ ناکرێت لە ئێستادا تۆ مناڵەکە سەعات 8 بنێری سەعات 10 بنێرێتەوە. لە سنووری پەروەردەی چەمچەماڵ زیاتر لە 150,000 خوێندکار و قوتابی هەیە و 185 قوتابخانە و خوێندنگە و باخچەی ساوایان هەن، بەڵام هیچ یەکێک لەو ناوەندانەی خوێندن نییە کە یەک دەوامی تێدا بکرێت، بەڵکو هەمویان دوو دەوامی و سێ دەوامین. هەروەها زیاتر لە ستاندەردە جیهانیەکان خوێندکار لە پۆلەکان دانراون. پەروەردەی ناوچەکەش دەڵێت لە ساڵی 2013 هیچ بینایەکیان بۆ دروست نەکراوە و ساڵ بە ساڵ کێشەکانیان زیاتر دەبێت. کێشە و ئەزمەی کەمی بینامانەیە، ژمارەی خوێندکاریش ساڵ بە ساڵ لە زیادبوونایە، کەواتە تۆ مەفروضە ساڵانە پلانت هەبێ بە پێی ژمارەی زیادکردنی گەڕک و زیادبوونی ژمارەی خوێندکارە بێ بیناش دروستکرێ، بەڵام بەداخۆ بینا نییە. ساڵانە ناوچە جاجەکان یاریمی کوردستان بە کۆمەڵێک کێشەوە ساڵی نوێی خوێندن دەست پێ دەکەن کە خۆیان لە نەبوونی پێداویستەکانی خوێندنگاکان و کەمی و نەبوونی مامۆستای پێویست و نەبوونی بینا و زۆری ژمارەی خوێندکار لە پۆلێکدا دەبینێتەوە. ڕزگار جەبارێن ئارتی، چەمچەماڵ.